یەکەم جار سوپاسی خودای گەورە دەکەم، دووەم جار سوپاسی قوتابخانەکەم و خێزانەکەم و مامۆستاکانم دەکەم کە ئەمیان گیاندە و ئەنجامەکەویش یەکەمی سەر پارێزگای ئاسی پارێزگای هەولێر و دووەمی سەر ئاسی هەرێمی کوردستان. ئەمڕۆ مەراسیمێکمان ئەنجامدا ئەویش خەڵاتکردنی ئەو قوتابیە یەکەم و دووەمەکانی سەر پارێزگای هەولێر کەوا حەوت قوتابی بوون کە سێیان لە قوتابخانەی فاخر مێرگەسۆری بوون و هەروەها خەڵاتکردنی 5 قوتابخانە بوو. مەبەستی سەرەکی ئێمە ئەوە زیاتر ئەوەیە کە هاندانی قوتابخانە حکوومیەکانە بە تایبەتی ئەو بارودۆخەی کە ڕوبەڕووی هەرێمی کوردستان بووە هەروەها ئەو گرفتانەی کە لە بەردەم پرۆسەی خوێندن بووە بەڵام توانیانە زۆربەی نمرە بەرزەکان و هەروها پێشەنجی نمرە بەرزەکانی سەر ئاستی هەرێم لە قوتابخانە حکوومیەکان بن. نرخان الشرط ودارا فرشم تايسه اولي جاني باشو حمو كان استفاده بيكر صاحب باقي استفاده بيكر كريكال استفاده بيكر حمو كان استفاده بيكر بل سنع سنار يكما يكونوا تكتبوا سربا دوما يكونوا دارارا فيما يكونوا او انا باوي توتنو بيتنا ماركو اكلوا سردا بو توتن شو داران استفاده بو استفاده نيه داران استفاده بو حموك استفاده بيكر كريكال استفاده بيكر وراغال استفاده بيكر تعمار استفاده بيكر سنع او دارا آوی هست برخه آوی زوره دیره حوالی آوی زوره دیره کرمال نایه کرم نای خواه ایشون هموش جی خواه هست بازاری گەورەی بۆکانەیە معمولاً ڕۆژی شەمانە ساڵ 12 مانگە ڕۆژی شەمانە ئێرە بازاری هەیە جوانەگا و جۆلک و مانگای بۆر و سیمی تاڵۆوانەی لێ دەفرۆشرێ قەرزی هەیە نەخدی هەیە ماڵخورانی هەیە هەڵاتنی هەیە حەوانەی هەموو هەیە ئەلەو پشتزادەی بۆ سەرەوە بازاری حیوانانە حیوانی وردە لێرەش بۆ خوارێ ئێرە مانگای بۆری لێ دەفرۆشرێ ئەو لایە مانگای خۆماڵی خۆوڵاتی لێ دەفرۆشتێ ئەو لایە سیمیتاڵە تاکە ڕێگاوبانەکەی بازاڕەکەمان بەڕاستی هەو نییە خودداوە چیری دەبێ زستانانە دوو جار سێ جار ماشن لە بوکساوە دەکوژێتەوە ئەوە ڕێگانیە لە سەرم پەتەکێ وەرگن هەر سەری 3000 وەردەگرن لەو سەرش پەتت پێێنێ بە سێر لێ ڕستێنن جێ بازاڕەکەمان هەموو گاشە بەرد و بلوک و تەختەقە و ئەوەیە ئەوە ڕێگا بازار نییە